بەڵێ وەک هەموو لایەکە زانن لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لە شاری دهۆک مێپس بەڕێوە چوو لە مێپس ژمارەیەکی زۆر لە سەرکردە و بەرپرسان لە سەر ئاستی نێوخۆیی و دەرەوە هەروەها میوانانی بیانی لە پسپۆڕانی بوارەکانی جیاجیا لەوێ ئامادەبوون کۆمەڵێ بابەتی گرنگ لەسەر ئاستی جیهان و نێوخۆیی و هەرێمی لەوێ گەنگەشەکران و قسەیان لەسەرکرا. لەسەر بەشێک لە قسەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە جەختی لە گرنجیدان بە ئازادی ڕادەربڕین دەکردەوە. ئێمە میوانێکمانە بێت دکتۆر دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان. دکتۆر ئەم کاتت باش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت دەبێت جیاوازی لە نێوان ڕادربڕین و ناوزڕاندن بکرێت، یعنی بۆچی زۆر جار ئەم دوو بابەتە تێکەڵەکرێت، ینی بابەتەکە بەمەبەستە یان لە نەزانیە یان لە نەشارەزاییە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و سپاس بۆ K24 بۆ ئەم دەرفەتە. بەڵێ جەنابی سەرۆکی حکوومەت دوونێ لە ئەو دانیشتنەی کە جەنابیان هەیبوو لەگەڵ لە چارچێوەی ئەو کۆربەندە کە لە دهۆک بەسترا دیارە لە قسەکانی جەنابیان زیاتر بە شێوەیەکی فراوان باس لە بابەتەکان بەگشتی کرا، بەڵام ئەوی دێتە سەر بابەتی ئازادیەکان و بە تەحدید بابەتی ئازادی ڕادەربڕین. قسەکانی جەنابی سەرۆکی حکوومەت زۆر ڕۆن بوون و شەفاف و بەبێ دوودڵی لە ڕاستیدا. ئەوی شەوەیە کە بەڵێ ئێمە بە ئەوەی کە تەقیم یان هەڵسەنگاندنێک بکرێت لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان یان کە ئەو ناوچەی کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم دەسەڵاتی تێدا هەیە، ئەوەیە کە دەبێت بەراورد هەبێت. بەراورد مەبەستمان زیاتر لێرە ئەوەیە کە لە ڕووی داتا بێت، لە ڕووی یاسایەکان بێت، لە ڕووی واقعی بێت، پراکتیکی بێت. ئەم بەراوردانە چۆنە؟ بەراوردەکان مەبەستی جەنابی سەرۆکی حکوومەت زیاترەوەیە کە ڕێژەی بۆ نمونە ئاستی ڕۆژنامەنووسان و ڕێژەیان ئەو ڕێژە بەرزە کە هەیە لە هەرێمی کوردستان و ئەو ئازادیە کە لە ڕووی لە چارچێوەی یاسایەکان لە هەرێمی کوردستان هەیە ئێستا لەسەر ئاستی هەرێم و هەروەها ئەو ڕێوشێنانە کە حکوومەتی هەرێم لە هەموو ڕوەکەوە لە ڕووی ڕێنەمایی بێت، ڕێکارەکان بێت، لە ڕووی حتا پلانی هەرێمی بیت کە ئێستا لە بەردەستمانە. ئێمە گۆڕانکاریەکی یەکجار زۆر بە گەورە لەوەدا کراوە کە بەڵێ حکوومەتی هەرێم ئەو لانە کە هاوکار و وەکو باس لێ دەکرێت ڕێپێشاندەرە بۆ ئەوەی کە ڕێوشێنەکان جێبەجێ بکرێت و مەعایری دەولی بە تەواوی جێگیر بکرێت. و لە هەمان کاتیشدا حکوومەت هەمیشە پاڵپشتی دەسەڵاتەکانی تریش بووە، دەسەڵاتی دادوەری بوو نمونە کە لەوەدا ناکرێت ئێمە شتێک گەشتاندن پێ بکرێت، بەڵام لە واقعدا لە وردەکاریەوە دەسەڵاتێکی وەکو دەسەڵاتی دادوەری کە بە دووادارچوون یان بریارێکە بۆ کەیسێکی محەدەد یان بۆ چەند کێسێک ئەبێ ئەم ئازادیە ڕێز لێ بگیرێت کە دادگاکانم بۆ نمونە. وەگەر ملاحظەکەن و تاقیمێکی شەبێت ئەمە حکوومەتی هەرێم هەمیشە بە پێی مەعایری نێودەوڵەتی هاوکار بووە. باشە دکتۆر، ینی ئامانجی شێواندنی بواری ئازادی ڕادەربڕین و تێکەڵکردنی بە پرسەکانی دیکە لەلایەن بەشێک لە دەستگاکانی میدیاوە چییە؟ ئێمە لە ڕاستیدا ئەوی لە کوردستان پێمان گرنگە کە ئەوەیە سەقامگیری هەبێت لە ڕووی ئەدای ئەو پرۆفێشنە یان کو ئەدای ئەو بڵێن ممارسەکە هەیە، ئەو پراکتیزەکە هەیە. ئێمە میدیایەکی بەرپرسیارمان پێویستە لە کوردستان، ئەو میدیا کە ڕاستیدا کە هەواڵە گوازێتەوە هەواڵەکان و حتا تێوانینی میدیایی ڕازگۆیی تێدا بێت، شەفافیەتی تێدا بێت، بەرپرسیارەتی تێدا بێت. ئێمە نابێت لە دوای ئەو میدیا بین یان باس لەو میدیا فراهەمکردن و یان عەفوەن فراوانکردنی میدیایەکی ئلکترۆنی بین تا حەدێک مەبەستمەوە نییە کە میدیای سوشیال میدیا میدیایەکی بەرچاوە و گرنگە و پێویستە مە یاسای تایبەتیشمان بۆ هەبێت، بەڵام مەبەستم ئەوەیە کە شتەکان وەک خۆی باز بکرێت و ئاماژەکان وەک خۆی بێت و ئێمە ئەوە ناڵێن کە لە هەرێمی کوردستان هەموو شتێک نەک لە ڕووی میدیاویە هەموو شتێک بە هەموو پرینسیبەکانەوە 100%
ئەوە شتێکی ئەتوانم بڵێم ئیلاهیە لە هیچ وڵاتێکی دنیادا شتێک نییە بە ناوی سەداسەد معایرەکان وەک خۆی لە واقعدا بە هەمان شێواز بێت کە لەسەر وەرەقەیان و لەسەر بەیاننامەکان عەفوەن لەسەر جارنامەی مافەکانی مرۆڤ سەداسەد هەبێت لە وڵاتاندا. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان پێشکەوتنێکی بەرچاومان بەخۆ دیتووە. پلانی هەرێمی کوردستان مافەکانی مرۆڤ کە ئازادی ڕادەربرین بەشێکی گرنگە و جەنابی سەرۆکی حکوومەت پاڵپشتی سەرەکینە بۆ ئەم پلانە لە ماوەی ئەم 2 ساڵەدا توانیمان کە لە ڕێژەی ئەتوانێت بڵێم 11% بەسەرەوە ڕەوشی گشتی پاراسی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە ڕووی ڕێکارەکان بێت یاساکان بێت و لە ڕووی بەراوردەکانی هەمانە لە بەردەستمان و جێبەجێکردنی ئەم یاسانە کە لە هەرێمی کوردستان هەنەوە پەیوەندیدارن حکوومەتی ئێمە و کابینەی نوان بەرەو پێشچوونێکی باشی بەخوا دیتووە و ئێستا نەکو تەنها دەرگەکان کراوانە لە هەرێمی کوردستان بۆ ئازادی میدیای و ڕووماڵی میدیای بەڵکو ئێمە لە پرۆسایەکی زۆر فراوان داین بە ئەوەی کە ئاستی تێگەشتن و ئاستی بەشداری ساندیکاکان و حتا ئەوانەی کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنینە هاوکار بن بە هەم بۆ بەرپرسانی ئێمە عەفوەن بۆ بەرپرسیارەتی دەمەدەستگاکانی ئێمە و هەمیش پێدانی زانیاری ئێمە ڕێکارێکمان دەرکردووە پێش 2 مانگ بۆ هەموو دەمەدەستگاکانی حکوومەت کە دەبێت لەسەر ئاسی وزارەتەکان لەسەر ئاسی دەمەدەستگاکانی هەرێم ئەم ڕێکارە وایە کە دەبێت پێدانی زانیاری هەرچی بکرێت باوێ ئەم پێدانە ئاسانکاری زیاتر بوو بکرێت و هاوڵاتیان لەو زانیارنە کە پێویستە لێ ئاگادار بن ڕێگای خۆش بکرێت باوەی میدیا بتوان ڕووماڵێکی ڕێکوپێ و ڕووماڵێکی تەواوی هەبێت. باشە ینی دکتۆر ئێستا دەواازەی میدیایی زۆرە یان جۆر و واری میدیایی زۆرە وەکو تۆ باسە کرد سوۆشیال میدیاش هاتووەتە سەر کە بە ئاسانی کۆنتترۆل ناکرێت بەڵام ینی چۆن نەتوانرێت ئازادی ڕادەربڕین و ناوزەڕاندن جیاب بکرێتەوە و هاوڵاتیان لەو بارەی و هۆشیار بکرێتەوە. وابزانم زۆر گرنگە ئێمە زۆر جار حتا لەگەڵ قونسڵگەریەکان بە وڵاتانی بیانیش ئەوانەی کە دۆستی ئێمەن و لە هەرێمی کوردستانین ئەو گفتوگومان هەیە. ئێمە لە هەرێمدا کێشە لەوەدا نییە کە ڕۆژنامەنووس ژمارەیان چەند بێت و شێوازی تۆمارکردن و شێوازی پراکتیزەکردنی مافی ڕۆژنامەگەری چوون بێت. ئەوی ئەوەیە و ئەو لێک تێک نەگەشتنە من دەڵێم تا حەدێکی هەیە ئەوەیە کە حکوومەت ئەو لانە نییە کە بریار دەدات لەسەر کەیسێک لە دادگا بۆ ئەم کێسە ئایا لە چارچێوەی یاسای ڕۆژنامەگەریە یان لە چارچێوەی یاسای سزادانی عێراقیە یان لە چارچێوەی یاسای خۆپێشاندانە بوو نمونە. لەمەدا دادوەری تایبەت و دادگای تایبەتمەند ئەو بریارە دەدات کامە یاسا لە چه حالەتێکەوە لە چه دیاردەیەکەوە ئەبێ بچەسپێت و پەیرەو بکرێت. بۆیە لێک نەگەشتنێکەوەوە تەسەوەرەکەم ئەمە سیاسیە تا حەدێک هەندە لایەن هەن و هەندە ئەتوانم بڵێم بەداخەوە هەندە ئەو لانەنەش کە لە ڕووی میدیاییەوە خۆیان بە ڕۆژنامەنووس ئەبینین و کاری میدیایی دەکەن بەداخەوە ئەیبینی ئەجندایەکی سیاسی لە پشتەوە و پاش چەند ساڵێک دەیبینی هەلبژێراوی یانکۆ نوێنەری لایەنێکی سیاسیە و ئەجنداتی سیاسی جێبەجێ دەکات. لێرەدا ئێمە دەمانەوێت پرۆفشن یانکۆ کاری ڕۆژنامەگەری جیا بکرێتەوە و دەمانەوێت بۆ خەڵکی کوردستانیش و خەڵکی ئەوانەی کە دۆستی ئێمەشە ئەوە بێت کە سربەخۆی دادگاکان لە هەرێمی کوردستان پارێزراوە. ڕاستە ئێمە لە هەموو وڵاتێکی دنیادا بەهێزکردنی توانەکان پێویستە بەڵام کە دادوەرێک یاسایەک جێبەجێ دەکات و ئەو یاسا ئەچەسپێت تەسەوەرەکەم ئەمە بریاری ئەوەی کە کاری ڕۆژنامەگەری یان کاری ڕۆژنامەگەری پێشێل کاری تێدا دەکرێت تەسەوەرەکەم ئەمە زۆر وازەحە بۆ خەڵکی کوردستان بۆ وڵاتان و ئێمە لە ڕوونکردنەوەکانی خۆمان بە تێر و تەسەل ئەو وەردەکاریانە ئەدەین بە هەموو لایەک. دیندار زێباری ڕێخەری ڕاستپەردە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ بەشداریتان لەگەڵ ئێمە.